دەنگ ئەوە بوو ئەم کاتە زۆرەی کە تاک هەیەی لەم کۆمەڵگەی ئێمە ئەم فەراغە زۆری کە گەنج هەیەی ینی گەنج ئەو هەموو تاقە و توانە وزەی خۆی هەیەی گەل لە کتێب خوێندنان سەرفی ناکات دەشتی ترا بۆ سەرفی کات چونکە گەنج داینەمووی هەموو کۆمەڵگەیەکە وانە و فەراغیش ئەو فەراغە کاتی کە هەیەی گەنج تووشی لادانی فکری دەکات نابێ گلەی لەوە بکەین بۆچی گەنج تووشی لادانی فکری سیاسی دینی ئەخلاقی شتێکی ترەکەت بەڵام کە تۆ مەشغوڵە کرد بە کتێب خوێندنەوە هەم ئیسفادەیەک بۆ بەداهاتی خۆیگەنێ و هەم معریفەی زیادەکە و هەم پایەکانی داهاتی خۆی بەهێزترەکە و محکەمترەکات و لە ژیانی ڕۆژانەیە بە شێوەیەکی جیاوازتر لە کەسانێک ئەژیا کە معریفەی کەمترە و کتێب کەمترە خوێنێتەوە چونکە عادەتەن ئەو کەسانی کە کتێب بخوێنن جیاوازیەکی زۆریان هەیە لەو کەسانی کە کتێب ناخوێنەوە چونکە پلان هەیە لە ژیانی ڕۆژانەیانە و ئەگەر تووشی نووسستیەک یان شکستێک بن ڕاستەوخۆیان خۆیان بەدەستەوە نادەن و چارەسەریان پێیە بۆ کێشەکان و شێوازی قسەکردن و بیرکردنەوە گوتوگۆشیان فەرقیە لەگەڵ کەسەکان ئەو کەسانی کە کتێب بخوێنەوە ناخی خۆیان ناسن و خودی خۆیان ناسن وەزانن چۆن تەعامل لەگەڵ کەسانی دەوروبەری خۆیان ناکەن و کەسانی ئارامتریشن بیرمان نەچێت کە کتێب ئەو سترێس و پەستانە زۆری کە لەسەر ناخی هەرێک لە ئێمە یەک لەو هۆکارانی کە دایە بەزێنێ و چالاکێکی ڕۆحیشە کتێبیشە بۆیە هیوادارم خزمەت بە ڕوحمان بکەین چونکە ئینسان هەر لە جەستە پێک نایە دوو بەشە جەستە و ڕوحە چۆن جەستەی ئێمە پێویستی بە خۆراکە پێویستی بە پارێزگایی لەکردنە گەرمای بە پێویستە فێنکیکەینەوە سەرمای بە پێویستە دایپۆشین بە هەمان شێوە ڕوحیش پێویستی بەم پارێزگاری هەیە پێویستی بە خۆراکەوە خۆراکی ڕوحیش چییە کتێبە چونکە زۆر کەسە بینین لەگەڵ گەشەکردنی جەستەیە ڕوحی گەشە ناکات و عادەتەن ئەو کەسانی کە لە مێژووشە ماونەتەوە ئەو کەسانی کە ڕوحیان دەوڵەمەند بووە ئەو کەسان ڕوح دەوڵەمەند گوش وەکو وتم بە کتێب خوێندنەوە